خۆشەویستانی کورسادنی و سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆرامەیەم شەوتان پێشکەشەکەین. ژیانی خەڵک خراپە و ئابووری هەرێمی کوردستانیش بەڕادەیەکی زۆر خراپە. لەگەڵ هەموو ئەو خراپیانەی کە لەباری ئابووری و تەندروستی ڕووی کردوتە هاوڵاتیان و هاوڵاتیانی ماندوو نیگەران کردووە لەلایەکی ترەوە، ململانەی سیاسی و یەکتر شکاندن و ناوە شەڕی ڕاگەاندنی نێوان یەکێتی و پارتی هێندەی تر هاوڵاتیانی نیگەران کردو. هاوڵاتیانی هەرێمی کوردستان داواکارن هەرچی ململانی نێوان هێز و لایەنە سیاسیەکانە لەسەر بژێویژیانی خەڵک و لە پێناو خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان بێ، نەوەک لەسەر ماندووکردنی خەڵکی کوردستان و ژیان و گوزەرانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێ. ئەمە بە دیوێکی تردا پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا و کاریگەری ململانی اقلیمی و نێودەوڵەتیەکان لەسەر هەرێمی کوردستان هەمووانە لە پانۆرامادا گفتوگۆی لەبارەوەکەین بە میوانداری هەرێک لە بەڕێزان بەڕێزە نوەر حوسێن کادری پێشکەوتی یەکێتی نیشتیمانی کوردستان بەخێر بێ کاگەڵەر، هەروەها بەڕێز زانا تۆفیق کادری پێشکەوتی پارتی دموکراتی کوردستان بەخێر بێن. کاگەنوەر، ینی ئەو قسەی هاوڵاتیان کە لێ هیوادارین هەموو ململانەکان لە پێناو گوزەرانی خەڵک، ژیانی خەڵک، باشترکردنی ئابووری هەرێمی کوردستان بێ کە بەم دۆخە سەختە داراییە تێئەپەڕێ. بەڵام ئەبینین کە ململانێکە زۆر جار لەسەر کۆمەڵێک شتی زۆرا و جۆرە بۆ ئەمە. زۆر سپاس بۆ خۆت و بۆ کەناڵی کورسات و بۆ وەڵا کاک لە ڕاستیەوە مێژوویەکی دوور و درێژی هەیە، بەڵام ئەوەی کە ئێستا بارودۆخی هەرێمی کوردستان نالەبارە بەهۆی بارودۆخی چێ ئابووری و مەسلەی بودجە و مەسلەی پەیوەندی خراپ لەگەڵ عێراق و خودی خراپی بارودۆخی عێراق و منتقەکەش هەمووی پڕکێشە و شەڕ و ئاڵۆزیە لە هەرێمی کوردستان واقعەتێکەوەیە کە هەرێمی کوردستان تا ڕادەیەکی زۆر دورگەیەکی ئارامە و دیموکراسی تیا بەرخەرانە، بەڵام بژێوی و ژیانی وزەرانی خەڵک خراپە. بۆیە بەڕێی من یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستان وەکو دوو هێزی بەرپرسیار و وەکو دوو هێز کە حکوومەتیان بەدەستەوەیە بەسەر ئەکسەریەتیشی لای پارتی دیارە زۆرتر بەرپرسیارەتەکەیەکێتە ئاستۆ، بە نظری من ئەبێ بگەڕێن بە دوای ئەو فۆرمەڵانەیە ئەو فۆرمانەیە کە ئەتوانن بژێوی ژیانی خەڵک باشکەن و ئەتوانن لە ڕووی سایکۆلۆژی و سایکۆلۆژیای خەڵک باشکەن، نەک تەسیری منفیدانێن. و ئەوەی کە جەنابیش دواز کرد لەوە ڕەنگە مەبەست ئەوە بێ ئەوەی کە لە سوسیال میدیا بینی تەسیری سلبیە کاتە سەر ژیانی خەڵک کە بۆ خۆی موچەی دواکەوێت کە بۆ خۆی ژیان و گوزەران و هەلومەرجی اقتصادیەکەی خراپە، سوسیال میدیاشی بێتە سەر لەبەرەوە خەڵک وردە نیگەرانە بێ بێ ئومێد دەبێ. بەڵام ئێستاش مەسەن حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە لە چەند حوتوی ڕابردوودا شایدی ئەو بووین دووسی هەنگاوی باشینەوە، یەکیانەوەی کە هەوڵی داوە مەسەن چاکسازی بخاتە بواری جێبەجێکردنەوە، بەڵام ئەو چاکسازیانە ئەبێ خێرا بکرێ و مەسەلەن ئەبێ فریای خەڵک بکەوێ. ئەوە یەک دوو هەمیش پەیوەندیەکان لەگەڵ حکوومەتی عێراقی بە تایبەتی سەردانەکانی جەناب کاقوبات ئەماوەیە 5-6 سەردانی بۆ بەغا هەلومەرجەکەی ئارام کردوەوە و سەردانی جەنابی سەرۆکی حکوومەت کاک مەسرور دیسان ئەتوانێ بارودۆخێکی هەلومەرجیشی باشتر بێنێتە پێشەوە. بەڵام هەموو ئەوانە تۆ حکوومەت یەکێتی نیشتیمانی پارتی دیموکراتی کوردستان بۆ خۆیان چۆن تەحلیلیەکەن چۆن تەفسیریەکەن ئەوە جیایە، بەڵام خەڵک ئەوەی کە لای گرنگە موچەکەی بدرێتێ وەز وزەرانی ژیانی باش بکرێ ئەوی و پارتیشەوە. بەڵێ اینجا خەڵک ئەوەی مەسەلەن ئیتر تۆ تەفسیر و تەحلیلاتی بۆکەی ئەمە بۆ حکوومەتە، ئەمە بۆ خەزیێنە پارەیتیانە نەوت شکاوە کۆڤید-19 هەیە، ئەوانە بە شوێنی خۆی ڕاستەوانە واقعیان، بەڵام خۆتۆکرێت لە ماوەی دوو مانگا موچەبەی بە خەڵک ناکرێت لە ساڵێکان تا ئێستا دوو موچە درراوە بە خەڵک. تەفسیری جیاوازی بۆ کرێک ئێمە بچەی حکوومەتماندا خۆ قسەکە لەگەڵ ئەم قسەی ئەم ڕخنەی کە خەڵگێکا نە لە جەنابی کاقوبادا نە لە جەنابی مەسرور بەرزانیە، ئەم قسەیە لەسەر کابینەی حکوومەتە لەسەر حکوومەتە، خۆ ئەم خەڵک ئەم دەنگیاوە بەم کابینە دەنگیاوە بۆیە پێویستی بەچیە پێویستی بە وەڵامێکی قانعپێکەر هەیە و بە وەڵامێکی منتەقی هەیە بڵێ کاکە من لە جیاتی 30 ڕۆژ چ ڕۆژ موچە دێمێ، بەڵام ئەمەنە دێمێ جارێک 120 لێ بری جارێک 122 جارێ نایدێتێ مەسەلەن فۆرمی جیاواز هەیە ئەکرێ مەسەلەن ئەو گلیانی کە خەڵکێتی لە سنوورەکان و لە گومرگەکان کە قاچاقچێتی ناشاریتی یاکرێ لێ باشە با کۆنتترۆل بکرێ خۆ نەوت هەرە فرۆشرێ ئەمە مەسەلەن خوا بودجەکەی ئەمە مەسەلەن خەڵک حکوومەت قەرزداری خەڵکە کارەبا ئاوی بۆ بخاتە بری ئەوە مەسەلەن ئینتەرنێتی بۆ بخاتە بری ئەوە پێداویستیەکانی ژیانی بۆ تەسهیلات بکە خۆ حکوومەتی هەرێمی کوردستان گەماروی نێودەوڵەتی لەسەر نییە.
ڕوبەڕووی قەیرانێکی سروشتی بۆتەوە ئەو قەیرانەکە لە زۆربەی دنیا هەیە بەڵام لە هیچ کوێژ مەسەلەن موچە نەفەوتاوە موچە دوا ناکەوێت ژیان و گوزارانی خەڵک نەفەوتاوە خۆ مەسەلە وەکو کۆماری ئیسلامی ئێرانی گەمارۆیەکی 50 دەوڵەتی لەسرە لەوانەیە مەسەن حجەیەکی بەدەستەوە بەڵام قسەکەی کە تۆ گەمارۆ لەسەر نی بارودۆ هەلومەرجێک لە بەردەستایە ئەبێ ئەمە چاک بکەیت وە زوو پەلیتیا بووم نەزانم حکوومەت ئەگەر چاکسازیەکانی بۆ بچێتە پێش ڕەنگە وەزعەکە باشتر بێ بەڵام تاکەی مەسەلەن ئەخر ناکرێت لە ساڵێکات تۆ دووسێ موچەک بدەی بە خەڵک لەگەڵەوەشە ئەو ڕێکەوتنانە لەگەڵ بەغا بە نظری من کە ئێستا هەنگایی بۆندراوە و ئەچێتە بوارە جێبەجێکردنەوە مەسەن بۆ پار نەکرا بۆ پێران نەکرا ئەگەر ئەوانە بکرایە و ئەمە دیوێکی تریشی خەڵک پرسیاریەوە کە حکوومەتی میشان بۆچی 28 میلیارد دلار قەرزارە نەوتی کڕیوە نەوتی فرۆشتۆ پرسیارێکی منتەقیە هۆکارەکەی چییە و پاشەکەوتی موچەیە مەسەلەن تاکەی خەڵک ئەوێت هاوڕوانی بکە وەرحاصل هەموو ژیان و گوزەرانی خەڵک بەشێکی زۆری لەبەرەوەی حکوومەت کاتی خۆی حکوومەت هێرەی کوردستان ملیۆنێک و 250,000 کەسە ملیۆنێک 600,000 کەسی کردو بە موچە خۆری خۆی خەڵک بەشێکی زۆری ژیان و گوزەرانی لەسەر موچەیە کەواتە دابینکردنی موچە بە نظری من ئەولەویەتی حکوومەت دابێ وەلانی کەم ئەبێ مەسەلەن بەدیلێک بێ قسەیەکی منتەقی بە خەڵک بڵێ و جەنابی شدوتی دێشێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستان وەکو دوی هێزی سەرەکی محکومن بەوەی بەیەکەوە بن محکومن بەوەی کە ئیدارەی ئەم هەرێمە بدەن محکومن بەوەی کە مەترسیەکانی لەسەریان وەک یەک وایە بەبێ و هیچ لایەکی لایەتر بسڕێت بەڵام مەسەلەن تۆی کە جەنابەت باسیەکەی مەسە ئێمە لە چەند ڕۆژی ڕابردوودا شایدی و بین هێرشێکی بەڕاستی ناماقول و نامەنتەقی کراوەتە سەر جەنابی کاک لاهور هاوسەرۆکیشێتی نیشتیمانی کوردستان لەسەرەوەی کاچێ بۆ هەولێر کە قساکە مەسەلەن ئەو هاوسەرۆکیشێتی نیشتیمانی کوردستان خۆ بێ بەرپرسیارەتی ئەم دەڤەرەی لەسەر شانە بەرپرسیارەتی ئەم حیزبی لەسەر شانە بەرپرسیارەتی خەڵکی لەسەر شانە خۆ بێ قسە بۆ خەڵک بکە خۆ بێ تەوزیع بۆ خەڵکدا خۆ بێ ڕخنە لە حکوومەتیش بگرێ خۆ ڕاک نەگرتن مانای ڕوخانی حکوومەت نییە بەڵام مەسەلەن لە هەندێک شوێنەوە هێرشی ئەکرێتە سەر لە بەرامبەر ئەو یەکێتی نیشتیمانی کوردستان لایەنی ڕسمی ناڕسمی سوسیال میدیای یەکێتی جواب بداتەوە دیفاعەکە بۆیە مەسەل ئەوەیە کە ئایا ئەو ڕخنانەی هەیەە لە هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە مەکتەبی سیاسی لە ڕاگەیاندن لە هەر شتێکی یەکێتی نیشتیمانی پارتی دیموکراتی کوردستان ئەکرێت لەسەر ئاسی مەکتەبی ڕاگەیان لەسەر مەکتەبی سیاسی لەسەر ئاسی سکرتێر و هاوسەرۆک کۆ ببنەوە ئەم گرفتانە چارەسەر بکرێت ئەگەر ڕخنەیەکیان هەیە بەڵام جوێندان و سوکایەتی پێکردن و تەشیر جگەلەوەی خزمەت بە بارودۆخ یاریمی کوردستان و یەکێتی و پارتی ناکە لە هەمان کاتە بارودۆخی ژیانی خەڵکیش باش ناکە و لە ڕووی ئەکۆلۆژیش و تەسیری منفیدان کاکزانە بۆ چوونی بەڕێستان وەکو کادریشی پارتی دیموکراتی کوردستان کە چەند گرینگە هەموو علاقاتەکان هەموو ململانەکان هەموو پەیوەندیەکانی نێوان هێزولانە سیاسەکان لە پێناو ژیانی خەڵک بێ یان نەوەک لە پێناو جەدەلێکی بێنزەڵتی بێ ینی کە کەس نازانێت ئەو سەری کوێ پێشکی سپاس بۆ جەنابێ ڕێزم بۆ بینەرانی کورسای نیوزەوە بە خێریکە بە خەراتنی کاگەنوەری ژاگەم ئێمە دەبێت لەسەر چەند ئاسیا قسە لەسەرەوە بابەتە بکەین بەشیشیان وەکو کاگەنوەر ئاماژەی پێدا ئەم سراعاتانە سراعاتی مێژووین یعنی لە مێژووە ئەم بابەتە دروست بووەوە سراعاتەکان لە هەرێمی کوردستانە زیاتر سراعی خێزانی بوون ئەچێ بۆ سراعی حیزبی ئەوێ بە ینی سراعەکان سراعێکی تاریخین و ئەم سراعە تاریخیانە بەداخۆ منەڵێم با بڵین بۆتە بارگراوندێک لە ئێسادا بۆ کارکردن بۆ ئیشکردن لە حیزبە بۆ منافەسە بۆ ململانە سیاسیەکان لە ئێسادا ڕنگدانەوەیکی تاوی داوەتەوە بەڵامەوەی کە گرنگە ئێمە کە ئێستا لە قسەی لەسەرا بکەین قۆناغی ئێستا لە هەرێمی کوردستانە بەڕاستیەکەی توانای ئەوەی نەماوەکە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو با بڵین داواکاری و خواستەکانی خەڵکی کوردستان وەلا بنێن و خەریکی ململانێکی سیاسی حیزبی تۆغ بن لەسەر هەموو سەکتەرەکان بەڵێ ململانی سیاسی حیزبی شتێکی زۆر سروشتیە شتێکی زۆر واردە بەڵام بەمەرجێ ئەم ململانە سیاسیانە لەسەر ئەساسی بەرژەوەندی گشتی بێت لەسەر ئەساسی چاکەی گشتی بێت ئەگەر بێت و سڕاعەکان ململانەکان لە دەروی چاکەی گشتی و بەرژەوەندی گشتیا بێت من پێم وایە لە ئێسادا نە خەڵکی هەرێمی کوردستان نە سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستانە نە وەزعی ناوخۆی هەرێمی کوردستان نە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و بەغا و پەیوەندی ئیقلیمی و نێودەوڵەتەکانیش لە ئێسادا توانای ئەوەی نییە پارتی و یەکێتی بەڕاستیەکی سراعێکی سیاسی حیزبی نالۆژیکی ناسروشتی بکەن لە نێوان یەکتریدا ئەوەی کە باز دەکرێت بەڕاستیەکەی تۆڕەکانی ئەوەی کە پێوەدرێت تۆڕە کۆمەڵایەتەکان فەیسبوک تویتەرەوەی کە لە ئێسادا زۆر بەناوبانگە هەم لە جیانیشە هەم لە هەرێمی کوردستانە ئاسایی دە خەڵک ئەگەر بەڕاستێکی چەند نەزەرێکی خۆی دەڕێرە بۆ چوونێکی خۆی دەڕێ بەڵام بە مەرجێک نەبێتە تەشیر نەبێتە ئەوەی کە وەکو کاگەنوەری ژاماژەیدا بکێتە جنی و ژنیێوکاری وشەی ناشرین و
کۆمەڵێک بابەت باس بکەین کە لە ئێسادا درزەکان زیاتر فراوانتر بکات لە نێوان پارتی وێشێتیدا و نەتوانین کلێنەکان زیاتر پڕ بکەینەوە و ئەم کلێنانە بێتە هۆکاری بەڕاستیەکەی داهاتووی خەڵکی کوردستان و ئەو خواستەی کە ئێستا خەڵکی کوردستان هەیەی بۆ چاکسازیە بۆ دابینکردنی موچەکەیەتی ئەوانە فرامۆش بکرێت و ئێمە باڵێن هەموو تواناکانی خۆمان و هەموو ئەقڵەتی خۆمان خەریکەین بە کۆمەڵی سراعاتی بەڕاستیەکەی چۆنەڵی ناواقعی ناسروشتی کە ئەمە بەداخەوە لە هەرێمی کوردستانە ئێستا کۆمەلگایمەمە هەڵناگرێت. نقطەی دووەم کە گرنگە ئێمە ئاماژەی پێ بدەین ئەبێ لێرەژا باسیەوە بکەین حکومەتی هەرێمی کوردستان لە چەند شتێکی شوێنی کەشا من ئاماژەم پێدا و حکومەتی نیابی حیزبیە طبعاً ئەو حیزب ئاساسیانی کە لە هەرێمی کوردستانە پارتی و یەکێتیە کە ئێستا گۆڕانی شاتۆتە سەر نیابەتی حکومەتی هەرێمی کوردستانەکەن هەرێکە بەپێی ئاستی خۆی بەپێی قواری خۆی ئەم بەرپرسیارەتیەکێتە سەرشان ئەم بەرپرسیارەتیەش بەپێی دۆخ بەپێی سیستەمی سیاسی بەپێی ئەو باڵێن توانە ئیداری کە هەم پارتیش و هەم یەکێتی ژێتی پێویستە ئەم بابەتانە لە ناو حکومەتی هەرێمی کوردستان و کابینەکانی ناو حکومەتی هەرێمی کوردستان ڕاستی چارەسەر کرێ بەداخەوە تاکو ئێستا حکومەتی هەرێمی کوردستان کابینۆی نیۆکەوەی کە پێی دەوتێ کابینی چاکسازی و کابینی خزمەتگوزاری لانەیە لە کۆمەڵە سەکتەری باشە بەرەپێشچوونی بەخۆی بینی بێت بەڵام لە مەسلەی دابینکردنی موچە بۆ خەڵکی کوردستانان نەیتوانیوە لە ئاز ئەو داواکاریانە یاوێ دیارە ئەمەش کۆمەڵی هۆکارێ هەنێکی پەیوەندی بە هۆکاری دەرەکیەوەیە هەندێکی پەیوەندی بە هۆکاری ناوخۆی هەرێمی کوردستانەوەیە پێویستە حکومەتی هەرێمی کوردستان کاتێک کە بڕیارێک دەڕێگات لە هەولێرەوە کە بڕیارەکە دەرەچێ تا دەگاتە ساخۆ تا دەگاتە سلێمانی و پێنجون و گەرمیان و شۆشۆ بەڕاستیەکەی بڕیارەکە و خۆی جێبەجێکرێت ناکرێت ببوورەکات ناکرێت بڕیارێکە لە حکومەتی هەرێمی کوردستانە بەعزەم بۆ نمونە مەسلەی کۆکردنەوەی داهات و سامانی گشتی بۆ حکومەتی هەرێمی کوردستان چون حکومەتی هەرێمی کوردستانەوەی کە ئێمە بزانین داهاتەکەوەیە کە لە حکومەتی عێراقیەوەیە هەندێک داهاتی با بڵین سەر خاڵە سەرسونیەکانی گومرگە فرۆشتنی نەوتە ئەم داهاتانە بەڕاستیەکەی بێ پێک و کۆب کرێتەوە بچێتەوە خەزیێنەی حکومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی دارایی لێو دابش بکرێتەوە بەداخۆ من بۆ خۆم ئەمە وچە نەزەری خۆمە من لەگەڵ ئەو سیستەمە بەڕێوەبردنیانی کە ئێستا لە هەرێمی کوردستانە چ سیستەمی دابشکردنی موچە و ئەوەی کە حکومەتی با بڵین هەرێمی کوردستان و وەزارەتی دارایی پەیڕەویەکە چ شێوە گشتیەکەی کۆکردنەوەی سامان و داهاتی هەرێمی کوردستان و داهاتی نیشتیمانی بۆ نمونە خاڵە ئەم پرسیارەکەی بەڕێز لە شوێنی خۆیەتی من دنیای دەرەوەم بینیوە لەوێ ژیاو دەبێت پێش هەموو شتێک سیستەمێکی بانکی مرکزی با بڵین شەفافە بێت لە هەرێمی کوردستانە هەتا ئێستا ئەم جۆرە سیستەمە تەقلیدیە کلاسیکی کە بەڕاستیەکەی هاوڵاتیە یا فەرمانبەرێک خانە نشینەکرێت چێتە بەردەمی بانکێکە بە سەعات و بە 2 سەعات و بە ڕۆژ ڕادەوەسێ بۆی موچەکەی وەرگێ بەڕاستی ئەمە لە هیچ شوێنێکی دنیای وجودی نەماوە کاکەزانە دەبێت سیستەمێکی بانکی کارتی هەبێت هەم بۆ شەفافێتی باوەی کە پێی دەوتێت شەفافێت بۆ حکومەتی هەرێمی کوردستان و بۆ هاونیشتیمانی شەفافترە بێت هەم ئەرکی سەرشانی وەزارەتی دارایی و حکومەتی هەرێمی کوردستان و بانقەکان و هاونیشتیمانی لە هەرێمی کوردستانە کەم دەبێتەوە ئەمە یەک لایەنیکەی کە زۆر گرنگە ئەمەم تەمە هەمووەکو پێشنیار هەمووەکو بۆچوونیش من ئەمێ باسی بکەم بەداخەوە حکومەتی هەرێمی کوردستان دەبێت وەزارەتی پلانەوەی کە پێ دەوتێ وەزارەتی پلان ئەبێت ئەمە بێتە بڕبڕی پشتی حکومەتی هەرێمی کوردستان وەزارەتی پلان ئیشی چییە پێویستە بەرنامەی استراتیژی پێشکەش بە حکومەت بکە هەتاکو ئێستا بەداخەوە لە هەرێمی کوردستانە بابەتێک نییە ئەوەی کە پێی دەوتێ کەرتی تایبەتی وجودی هەیە وەکو تایتڵ بەڵام کەرتی تایبەتی کۆمەڵێک بنەما و سەکتەر و یاسا و ڕێسای تایبەتی خۆی هەیە بۆ نمونە لە دنیای دەرەوەدا بە تایبەتی لە وڵاتە ئەوروپا من ناڵم باەمە مقارنەکە وان نەکەینەوە بڵین ئەوروپا لەگەڵ هەرێمی کوردستانە چووک لانەیە لانێ لە ڕووی جوگرافیەوە لە کۆمەڵە ڕوویترەوە ڕووی کەڵچەریەوە لە ڕووی کەلتوری سیاسیەوە لانێ ئێمە جیاوازبین لەگەڵ ئەوانە بەڵام خۆکرێ لە شتە باشەکان ئێمە چاویان لێ بکەین بۆ نمونە ئێمە هەتا ئێستا ئەوەی کە پێی دەوتێ کەرتی تایبەتی ئەبێ کەرتی تایبەتی ئەو یاسایانی کە پەیوەندی بە خانەنشینی کەسێکەوەیە کرێکارێکەوەیە فەرمانبەرێکەوەیە لەو کەرتە گشتیانە لەو کەرتە تایبەتیانە ئیشەکە هەمان مافی فەرمانبەرەکەیە هەمان مافی کرێکارەکەی کەرتی گشتیە بێت چونکم ئەگەر بێت و حکومەتی هەرێمی کوردستان چەند ڕۆژێک لەمەوە پێشکاگنێچیرەوان سەرۆکی هەرێمی کوردستان ئاماژەی بە بابەتێکا دەڵێ نابێت هەر قوتابیەک هەر خوێندکارێک کاتێک کە دەرەچێ شادە وەرگن نابێت چاوەڕێەوە بێ حکومەتی هەرێمی کوردستان بەڕاستیەکەی تەعینی بکە یاخود لە شوێنێک لە شوێنەکان دایمەسرێنێ ئەمە ڕاستە من تا ئەندازیە لەگەڵ بۆچوونەکەیان بەڵام لە تەنیش هەموو تۆ بێ بیت وەزارەتی کار وەزارەتی پلاندانان هەموو وەزارەتەکان ڕبتن بە یەکتریەوە دەبێت ئەم وەزارەتانە بەڕاستیەکەی یاسایشیان بێت ئەو یاسایانە هەم
حکومەت هەم ئەرکی سەرشانی حکوومەتی هەرێم لە ڕووی دارایەکەەوە کەمەکاتەوە هەم لە ڕووی ئیداریشەوە سیستەمی هەرێمی کورسان و سیستەمی بەڕێوەبردن لە هەرێمی کورسانە ئەبێتە سیستەمێکی بەڕاستیەکەی بەتوانە ئەبێتە سیستەمێک کە فەرمانبەر و ئەوەی کە پێی دەوترێت خەڵکانێکە لە قوتابخانەکان و لە زانکۆکانە تەخەڕوجەکان بە شێوەیەکی ئاسان هەلی کاریان دەستکەوێت بەڵام ئێستا لە هەرێمی کوردستانە ئێمە تووشی کەڵەکە بووین جگەل لەوەی کە ئێمە بەوەی قەیرانی دارایی و بەوەی نەبوونی نەدانی موچەوانەوە لە تەنی ژەمەدا تووشی کارەساتێکی تر بوونێتەوە کۆمەڵێک خەڵکی زۆر لە ناو زانکۆکان و پەیمانگاکانە تەخەڕوجەکەن بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت ئەمانە بەڕاستی بخاتە سەکتەرە گشتیەکانەوە کاریان پێ بکات دوایی ئەمە بەڕاستی بێ بە کێشەیەکی گەورە وا ئەکات کە حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت بتوانێت هەمانجی لەگەڵ کەرتی تایبەتە هەبێ و هەتا ئێستا ئەوەی کە هەیە لەگە کەرتی تایبەتیا بەداخەوە با بڵێن شتێکی شکڵیە من بە بڕوای من نەچۆتە قۆناغی ئەوەی کە داخواسیەکانی خەڵکی کورد یا داخوازیەکانی گەنجی ئێمە تواناکان و مەهارەتەکان و کەفاەتەکانی ئێمە لە ناو کەرتی تایبەتیە بەڕاستیەکەی بەرجەستە بکرێت بۆ نمونە گەنجێک لێرە کاڕاتە ئەوروپا ئەی بۆ لە ئەوروپادا لە ناو سەکتەرانەی وڵاتە ئەوروپیەکانە سوود لە کەفاءەت و توانای ئەم گەنجە وەرەگیرێ بۆ لە هەرێمی کوردستانە بەڕاستیەکەی ئەم سوودەی لێ وەرناگیرێ بۆ لەبەرەوەی سیستەمێکی تۆکمەی ئیداری سیاسی مەسەلەن هەندێک ململانی سیاسی هەیە کە ئەوەی کە بەڕێست و کاگەنوەریش برتانەوە بۆ قۆناغە مێژوویەکان ینی سوودێک بە ئەزمموی هەرێمی کوردستان و بۆ ڕەخنانەی بەڕێست و بۆ ڕەخنانی کاگەنوەرەکە خۆی ئەمە قەناعەتی منە ئەبێ نخبەی ئەوەی کە پێی دەڵێت نخبەی سیاسی نخبەی ڕۆشنبیری یا بە شێوەیەکی گشتی خەڵکانی تێگەیشت و دەرچووی زانکۆکانەوەی کە قوتابینەوەی کە متابعنەوەی کە بارگراوندێکی فکری سەقافی باشانەیە ئێمە گرنگە سوود لایەنە سلبیەکانی ئەو سیراعاتانە وەلا بنین لایەنە ئیجابیەکانی وەربگرینەوە لە هەرێمی کوردستانە ئەمە بە بەردەوامی ئەم معادلەیە بە بەردەوامی دووبارە بێتەوە ڕاستە پارتی دیموکراتی کوردستان وەختی خۆی یەک حیزب بووە جەناحی مەکتەبی سیاسی لێجیاوەتەوە بووە دوو حیزب ئێستا لە واقعەگەیە لە هەرێمی کوردستانە هیچ حیزبێکی سیاسی ناتوانێت مۆنۆپۆلی هەرێمی کوردستان بکات نە پارتی دیموکراتی کوردستان ئەتوانێت هەموو کوردستان بکات بە پارتی نەیەکێتی نیشتمانی کوردستانی دەتوانێت هەموو کوردستان بکات بە ئەندامیەکی نیشتمانی کوردستان و موعیدی یەکێتی نیشتمانی کوردستان بۆیە دەبێت لێرەدا هاوسەنگیەک ڕابژیرێت هاوسەنگیەک لە ململانەکان ڕابژیرێت ئەگەر بێت و ئەم هاوسەنگیە بە جۆرێک لە جۆرەکان تێکچێت پێم وایە ئایندەی هەرێمی کوردستان ئەکێتە بەردەم بەرپرسارەتێکی خراپەوە و دۆخی دارایی هەرێمی کوردستانی تا ئەم سراعەتە سیاسیە حیزبیە تۆخە هەبێت من پێم وانە دۆخی داراییش لە هەرێمی کوردستانە چارەسەر بکرێت زۆر باشە کاگەنوەریانی ئێستا هەرێمی کوردستان پێویستی بەوەیە کە لە ڕووی داراییەوە ینی دامێکی معنەوی بۆ مادیش لە بەغداوە وەربگرێ چەند گرنگ ئێستا یەک ڕوئیای هەرێمی کوردستان هەبێ یەک ڕوئیای کوردستانی هەبێ بۆ ئەوەی هەم بۆ ئامادەکاری بۆ هەڵبژاردنەکانی داهاتوو و هەم بۆ ئەوەی کە لەگەڵ بەغدا بتوانن ئەم کلێن و فەراغانەی مادیانەی پێپڕکەنەوە لە هەمان کاتیشە ئەگەر جوڵەیەکی ئیقلیمیان دەوڵەتی هەیە لەسەر عێراق هەرێمی کوردستان بتوانێت بێک ڕوئیایی خۆی لە دەرباسکات چەند گرنگ ئێستا ڕاستە هۆی ئێمە پێشتری چەندین جار لێرە لەگەڵ جەناب و لەم سەرمیێزە باسی ئەومان کردووە کە ئێمە محکومین بۆی کە لەگەڵ حکوومەتی عێراقین ماماکان ئێمە مادەم باسی حکوومەتێکی فیدراالیەکەین و هەرێمی کوردستان بەشێکە لە بەخا بەڵام لە ڕابردوودا بەهۆی ئابووری سەربەخۆوە کە دواتر دەرکەوت سەرکەوتونە بوو ئابووری سەربەخۆ فرۆشی نەوت لە ڕێگای تورکیا و خستنەژێر فشاری تورکیا و بامەبەست و ئەجێندای ئەنکەرە سەرکەوتو نەبوو ئێمە تا دەهات پەیوەندەکانمان لەگەڵ بەغا دوورکەوتەوە تێکچوو و لەم جارانەدا پێم وایە کازمیەوەی و توێتەوەی کاتی عادل عەبدولمەهدی بۆ ئەوەی کرد دەستکەوتی باش بوو بەڵام ئێوە نەتانتوانی استیغلالی کەن و ئیستیفادەی لێ بکەن ئێستاش ئەگەر مەسەن ئێوە بتانێ ئەو پەیوەندیانە پەیوەندێکی سادقانە بێ و پەیوەندێک بێ شەفاف بێ ئێمە ئەتوانین مەسە ئەو پەیوەندیانە بەرەو پێش بەرین و بتوانین خزمەتی هەردوو لایە بکە و خودی جەنابی کازمیش پێم وایە ینی نێتی باشی هەیە لەگەڵ هەرێمی کوردستان و خۆشی ئەوە زانێت کە هەرێمی کوردستان بەشێکی گرنگە لە عێراق و ئەتوانێت دەور و تەسیری ئیجابی هەبێ لەسەر بەغا ئێمە شایدی ئەوەین ئێمە واقعیت ئەگە زانین کە حکوومەتی عێراقی تێڕوانین و ڕوئیای شۆڤێنی هەیە لەناو پەرلەمانی عێراق لەناو سیستەمی سیاسی عێراق و بەشێک لە گروپی حەردی شعبی و هێشتا خەون بەوە بین کە کوردستان بخەنەوە دەسەڵات خۆیان بەڵام لە بەرامبەریە نێتێکی باش و دیوێکی پۆزیتیڤیش و خەڵکانێکی باشی وەکو کازمی و هەندێک لە دۆستی شیعە و سوننەشمان هەیە لەوێکە یانەوە هەرێمی کوردستان بەڵام لە ئەسڵا ئەگە سەبەبی گرفتەکە بگەڕێتەوە هەرێمی کوردستان لە ڕابردووە زۆر دوورکەوتەوە لە بەغا پەیوەندەکانی خراپ بوو و ئەمە سوودی بە هەرێمی کوردستان گەیاند و نەخێت تەنانەت لە بوارە حکومڕانیەکەش سوودی بگەیاندە ئێسامە ناچوونە ئەو پەیوەندیانە ڕێک بخێنەوە
پەیوەندیانەوە جارشکە مەسەن جەنابی کاقوباس شەرجان ناڕوە بۆی ئەو پەیوەندیانە بخاتەوە سەر سکە مەسەلەن جەنابی سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێم و مەسەلەن یەکێتی نیشتیمانی کوردستان و حزابی سیاسی ناڕۆن بۆی ئەو پەیوەندیانە بخانەوە سەر سکەی خۆی بۆ گرفتەکە ئەوە بۆ کوتم ئێمە لە ئابووری سەربەخۆی هەرێمی کوردستان سەرکەوتوو نەبووین بەڵام شکستمایانەوە بەڵام سەرکەوتوو نەبووین کەمانتوانیوە ئیدارەی ئابووری هەرێمی کوردستان بین کەواتە ئالتەرناتیڤەکەمانەوەی لەگەڵ بەغا ئێستا ئەم پەیوەندیە بەری پێش ئەمە دیوێکێتی کە بەداخەوە لە هەلومەرجێکا کە لە دیوە سیاسیەکەی بۆ هەرێمی کوردستان باش و کازمیاتە سەرکار پەیوەندیەکە باشە بارودۆخی ئابووری و سیاسی عێراقیش تادی خراپترێ بێ مەسەلەن لە مانگی نۆی 2019 بودجەی خەزێنەی پاشخەوتی حکوومەتی عێراقی 87 میلیارد دلار بووە کەچیت لەگەڵ لە دەستکارکێشانەوەی عادل عەبدولمەهدی 36 میلیارد دلار دیار نما ون بووە مەسەلەن بەهەدەر درراوە لە کاتێکا نزیکەی 3096 تەن ئاڵتونی هەبووە ئەمانە بەشێکی زۆری بەهەدەر درراوە و لە هەمان کاتە ئێستا بە پەیوەندی ئامار حکوومەتی عێراق نزیکەی 12 میلیارد دلاریشی قەرز کردووە و کۆڤید 19 یادوتە سەر و لە هەمان کاتە ململانەکانی نێوان واشنگتۆن و بەغا و ململانەکانی نێوان تاران و واشنگتۆن و ڕنگدانەوەی لەسەر عێراق و ئەو کارکردە نابەرپرسیارانی حەشتی شعبی و هەندێک لە گروپی میلیشای حیزب اللهوانە ئەیکەن هەم بۆ تێکدانی پەیوەندی نێوان ئەمریکا و عێراقەوەم ئەوە تەسیری لەسەر هەرێمی کوردستان و بەغاژە بێ بۆیە بەڕێی من ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان چۆنەکەم پەیوەندیانە ڕێک بخاتەوە مەسەن قەرزەکە لە بەغا قەرزەکە لە کۆمەلگای نێودەوڵەتی مەسەن قەرزەکە بە پشتیوانی بەغا بیکات بە پشتیوانی بەغا توانە بیکە و من پێ تێژ ناگەم بۆچی تورکیا قەرز نادا بە هەرێمی کوردستان لە کاتێکە هەموو داهاتینەوە چەند وەختە لە ڕێگای ئەوە فرۆشراوە و ئەو یەکێکە لە وڵاتانی کە پەیوەندی ئاڵوگۆڕی بازرگانی نێوان هەرێم و ئەنکەرە ساڵانە 12 تا 14 میلیارد دلارە مەسەن بۆچی هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان ناکات لەم قەیرانەیە یا ئەوێ مەسەلەن بە تەواوی من ئەوە ژەزانم تورکیا ئێرانە سووریا پیان خۆش نییە هەرێمی کوردستانە سەرکەوتوو بێ لەم قەیرانانە و لە ڕووی سیاسی و سەرکەوتوو ئەیانەیە بکەوێت بەڵام قسەکەی حکوومەتی هەرێمی کوردستان کە هەلومەرجێکی زۆر تایبەت لە منتیقەیە هەیە لە سووریا شەڕە کێشەی تورکیا کێشەی ئازەربایجان وەرمنستان پەیوەندی خراپی نێوان ئەمریکا و ئێران هەموو ئەوانە بەڕێی من نەتوانێت کورد ئیستیفادەی لێ بکە بەڵام قسەکەی کاگین ئەگەر هەرێمی کوردستان ئەبێ دەست بەوە بۆ شاخسازی ئەبێ جارێ پێشتر باسم کرد لە خاڵە گەورەکان بەڵام لە پنتەبەسیتەکانی شو بەدەست پێ بکە کاکزانە مەسەن ناکرێت تۆ ئیشێکت هەیە بێ بۆ ئیمزای بڕێ بۆ هەولێر ئەمە ڕۆتینیاتە ئەمە چاکسازی ئەوە ناکرێت بەسەلەن خەڵک پێکدادانێکی ئۆتۆمبیلی کردو کەسی 2 هەفتەی هێنەوەی بن مەسەلەن ئەبێت توزێ کاراسانی بۆ خەڵک بکەی مەسەلەن ئەڵەی زۆربەی شتەکانم کردو بە ئەهلی و خوێندنگات کردو بە ئەهلی زانکۆت کردو بە ئەهلی خەسەخانەکانەکەی بە ئەهلی بەڵام خۆم ئەهلی بوونە خەڵکی ڕەشوڕوو چینی ڕاوەڕاستی هەرێمی کوردستان سوودمەند نییە لێی و دوایەوە ئەو داهاتانەش ناچێتە گیرفانی حکوومەتەوە بەڵکو وەچێتە گیرفانی چەند کەسێکەوە بەشێکی زۆری کۆمپانیەکان کە لە هەرێمی کوردستان هەن کۆمپانیای زەبەلاحی گەورن بەڵام داهاتەکانیان بۆ 3-4 کەسە بێ یان خەڵکێک لە حیزب لەگەڵی شەریکە یان خەڵکێک لە حکومەت لەگەڵی شەریکە ئەم دەخلانە نایەتەوە ناو سندوقی حکومەت بۆی خەڵک لێ مستەفید بێ مەسەڵەن حکومەت بە هەزاران پارچە زەوی بە هەزاران دۆنم زەوی یاوە بە بەرهێن مستەسمیر بۆی شوقە دروستکە بەڵام کاتێک زانی شوقەیە باشەگەر ڕوئیای سیاسی ململانی سیاسی لە پێناو ئەم خەلەل و کەم و کوڕیانە بێکەوە تا کادرێکی پارتی دموکراتی کوردستان لێرێ بەڕێزت کادرێکی یەکێتی نیشتیمانی کوردستانی و ئاگات لە هەموو وردەکاریەکانە ئەمە بکرێت یعنی ناتوانن ئەمانە چارەسەرکردنەوە مەسلانی کە مەسەلەن ئەم حەوزەی کە بە تکتکە ئاوی بۆ ئەڕوا بیکەن بە جۆگە لەو ژیانی خەڵک باش لە ڕاستی ئەمریکا پرسیارێکی وڵامێکی سادەیە بێگومانەکرێ خۆ مەسەلەن من بەڵامەگەری دەکەن بەش بە حاڵی خۆم پێشم وایە چێتی نیشتیمانی کوردستان لەم بارەیەوە بە تایبەتی کە کاقوات نوێنەرایەتی چێتیەکە لە حکومەت مرۆنەتی زۆری ناندووە لەگەڵ زۆر هەلومەرجی دژواریش ڕوبەڕوو بووە مەسەلەن دەنگێکی لێوە نهاتووە قسەیەکی نەکردووە بۆی بارودۆخەکە باشتر بکە ئارامی ڕابگرێ بەڵام بەڕێی من پارتی دیموکراتی کوردستان کە خۆشیڵێ ئەکسەریەتی حکوومەتی بەدەستەوەیە 45 کورسی پەرلەمانی هەیە سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت و بەشێک لە وەزارەت ئەکسەریەتەکان بەدەستەوەی باش ئەمڕۆنەکە زۆرتر بنێ ئەمڕۆنەکە ئەبێ استقلال بکرێ یاخود ئەبێ ئیسیسمار بکرێ و بەڕێی من ئیسیسمارکردنەکەی ئەبێ ڕنگدانەوەی هەبێ لەسەر زۆنی سەوس لەسەر کادری یەکێتی لەسەر خەڵکی کوردستان لەسەر فەرمانبەران ئەوەی کەوتم یعنی مەسەلەن لامەرکەزیەکی ئیداری و مالی بۆ سلێمانی بۆ هەڵەبجە بۆ هەولێر و دهۆک دەستە بکرێ ئەمە لەکوێ خەلەلیتیایە مثلا بۆچی خەڵک هەز نەکا مثلا
کارێکی دایرەیە بۆچی مەسەلەن نەبێ $100 بکەوێ لەسەری بڕوا بە هەولێر ئەو بۆ دۆکیش ڕاستە کە خۆرە بێتەوە هەولێر قسەکەەوەی ئەم مرکزیەتە بەڕێی من بەم مرکزیەتەوە چاکسازی ناکرێ بەوەی کە تۆ جەناب بدوتت ئەو نەرمینوانە بێ ئیستیسمار بکرێت نەق ئیستیقلال بکرێ بەڕێی من ئەبێ ئەوە بێ و مەسەلەن بۆچی ئێمە واقعەتێک هەیە کاکزانە بیزین حکوومەت پێکاتۆ لە یەکێتی و پارتی بە پلەی یەکەم ئەوە ڕاستە بەڵام ئەبێ ئەوان ئینرژی لە حیزب وەرەگرن و حیزب حکوومەت بەڕێوەبا لە هەرێمی کوردستان جا تۆ ناوێنێت تێکەڵاو بوونە کارێکی باشە خراپە بەڕێی من مەکتەبی سیاسی یەکێتی پارتی ساڵێکیانەوە دانیشن پارتی دیموکراتی کوردستان نیت ئەمەی ئەمەنگاوانەی نەناوە مەسەڵەن یەکێتی نیشتیمانی کوردستان کۆنگرەی بەستووە مافروز بووی پارتی دیموکراتی کوردستان هەم بێ بۆ سەردانی هەم بۆ دەستخۆشی و هەم لاپەڕەیەکی تازە ئەتوانێت مەسەلە ئەو درزە یاری بکرێت بەڕێی منەکرا مەسەلەن بەڕێز کاک مەسعود بەرزانی ئەم مرونەتە بنوێنێ و سەرۆکی هەرێم چەند جارێک هەوڵی داوە بەڕێی من سەرکەوتوو نەبووە بەڵام بەبێ چاکبوونەوەی پەیوەندی یەکێتی و پارتی بەبێ دانیشتنی هەردوولا بەبێ ئەوەی کە سازش بکەن بە بەڕێی من سازشی یەکێتی و ئەستا یەکێتیەکان لە شتێک نیگەرانن کە پارتی مەسەلەن ئێوە یەکێتی بکا بە دوو بەش سەیریکە ئەنی ئەمە هەندێک ترباری خەڵک قورس ناکە کاکزانە سیاسەتێکی دروست و تەندروست و عەقلانی و منطقی نییە و یەکێتیش نابێ بە دوو بەش یەکێتی بە تەبیعەتی خۆی ئاڕای ئازادی تیا جیاوازی تیا مخالفی بیرو بۆ چوونی تایە بەڵام هەرگیز ناکاتە ئەوەی مەسەلەن تۆ بتێبی و کارکردن لەسەر ئەمە لە کارکردن لەسەر ئەم فایلە سوتاوە بەڕێی من خزمەت بە لە سادەترین شتا خزمەت بە خەڵکی کوردستان ناکە خزمەت بە موچە ناکە خزمەت بە حکوومەت ناکە بە پرۆسی دیموکراسی ناکە بە ئازادیەکان ناکە بۆ چییە بێگرە و لەسەر ئەمە بکە یعنی چ خێرێکی تایە بۆ پارتی دیموکراتی چ قازانجێکی تایە و بە نەزەری من یەکێتی نیشتیمانی کوردستان موحدە یەکگرتووە و خۆشی بە بەرپرسیارە زانێ خۆ نەخۆشی نادزێتەوە لەو بارودۆخی کە بەسەری هاتووە ئێمە کە نیوەی حکوومەتمان وەکو پێویست بەدەستەوە نییە کە زۆتری بەدەست بەڵام نیوەی بەرپرسیارەتی و کەموکوریەکانمان گرتووەتە ئەستۆ و لە هەموو کەموکوریانێک هەیە پارتی دیموکراتی کوردستان لە شەریک لە ڕەخنەکان لە شتی ترا ئێمە شەریک نین سەهممان هەیە ئێمە هەمیشە ویستومانە شەریک بین هەردوو لامان بەرپرسیارەتێکە لەسەر لەسەر دوکمان بێ خاڵە باش خراپەکان بۆ دوکمان بێ دەستکەوت و ئیمتیازەکانیش بۆ هەر دوکمان بێ بەداخۆ ئیمتیازەکان زۆر جار بەڕاستی پارتی دیموکراتی کوردستان بردوێتی و مەسەلەن لە دەستکەوتەکان یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو پێویست نەبووە بەڵام ئەوەی کە تۆ وتت بەڵێ ئێمە مەسەڵەن مرونەتمان نەوەندەوە بۆ شوێن نوێنین و ئەمەش کولتوری مام جەلالە ئێمە هەمیشە مرونە دەنوێنین بە خاطری خەڵکی کوردستان و هەڵبژارنی داهاتوش لە پێشە مەسەلەن زواداری مەسەلەن ئاڵوگۆڕی بەشەر هاوکێشەی سیاسی پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان بێ ومە بتوانێت هاوسەنگ بکاتەوە زۆر باشە کاکزانە ینی ئەم یاریەگەری یەکێتی نیشتیمانی کوردستان بەرامبەر بە پارتی بیکە بێوێت مامەڵە لەگەڵ لای بکە و مامەڵە لەگەڵ لایەکی تر نەکانمێنی خەڵک ماندووکردن بەم بابەتەوەی و کەی ئێستا بەدی ئەکرێوی چێتەکان لێ نیگەرانن هەموو ئەوانە بخرێتە خزمەتی ئەو ڕەخنانەی کە بەڕێزت وەکو پارتیەک کاگەنوەرۆکو یەکێتێک خەڵکێکی تر لە حکوومەت بەسەر شەوی ڕابردوو بەڕێز پارێزگاری سلێمانی لێرە بۆش ڕەخنەی هەیە هەموو ئەم ڕەخنانە ببێتە ئیرادەیەکی گەورەی یەکێتی و پارتی و لایەنەکانی لە پشت بێ و بخرێتە خزمەتی حکوومەت و هەرێمی کوردستان و قاڕی هەرێمی کوردستان باشتر نابێت بێگومان بەڵام من پێشەوەی ینی وەڵامی دقیق بدەمەوە حەزەکەم ینی هەنێت تێبینیم هەبوو لەسەر لێدوانەکەی کاک ئەنوەر پارتی دیموکراتی کوردستان بەڕاستەکەیمە ئیش لەسەر لە شەقکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان ناکەمەوە بکە یەکێتیەکان وا حەسەکەن ئەوان ئیشی ئێمە نییە وەکو پارتی هەواڵانی یەکێتی چ هەستێکیان لا دروزە بێت یا چۆن بیرەکەنەوە خۆیان بەرپرسن لە ئەدای خۆیان بەرپرسن لە بیرروبۆچوونەکانی خۆیان بەرپرسن لە سیاسەتی خۆیان من ئەمەیە ینی بە تاریخ وەکو شتێکی تاریخی من ئەمە باسکەم زۆر باش هەمومان لانێ زاکیرەمان بەشی ئەوەی تیامابێتەوە کە ئەومان بیر نەچوبێتەوە کاتێکە یەکێتی نیشتیمانی کوردستان تووشی شەق بوو و بزوتنەوەی گۆڕانی لێجیابەوە بە تایبەتی خوارە خۆش بوو کاک نەوشیروان کەیشە و لە ڕەمزە گەورەکانی یەکێتی جیابەوە دۆخی یەکێتی نیشتیمانی کوردستان ینی دۆخێ بوو کە کەس بەڕاستیەکەی هینی پێ نابێت با بڵێن ئیرەیی پێ نابێت کەوتووە دۆخێکی زۆر خراپەوە ئەگەر پارتی دیموکراتی کوردستان بەڕاستەکەی بۆ نەهەجە و بۆ بیرکردنەوەیە قیادەی پارتی بۆ بیری بکردایەوە کە تۆڵە لە برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بکاتەوە تۆڵەی ئەو سراعەت سیاسیانی لە ساڵی 60ەکانەوە تاک و نەڕاپەڕین و دوای ڕاپەڕین و شەڕی ناخۆ بکاتەوە بەڕاستی پارتی دەیتوانی زۆشتی زۆر گەورە بکات دەیتوانی یەکێتی بەرێتە دۆخێکی زۆر خراپەوە دەیتوانی حەجب و قەراری یەکێتی زۆر بچووکتر لەوە بکاتەوە کە تووشی بوو بەڵام بە پێچەوانەوە قیادەی پارتی
پارتی دیموکراتی کوردستان و سیاستی پارتی دیموکراتی کوردستان بە پێچوانی ئەم بابەتەوە بوو لەوانەش ئێوە شایەتیەوە بدەن هەمیشە جەنابی سەرۆک مەسعود بەرزانی هەمیشە مەکتەبی سیاسیەکانی ئێمە لە کۆبوونەوە کە حیزبەکان کە بە ئێمەشیان کردووە جگەلەوەی کە لەسەر شاشەکانی تەلەڤیزۆن بە شێوەیەکی ئاشکرا ئەم بابەتیان باس کردووە توانێ ئێمە کاتێک کە تەعامل لەگەڵ برادرانی کێچیشمانی کوردستان ئاکەین وەکو تەعاملێکی حەجم و قەبارە لەگەڵیان ناکەین وەکو عدەدی کورسەکانیان لە پەرلەمان ئەمە تەعاملیان لەگەڵان ناکەین وەکو لایەنە تاریخێکە وەکوی کە بەشداریی کاریگەریانە بۆ لە خەباتە لە تێکۆشانە لە قوربانیدانە هاوبەش بوون لەگە پارتی دیموکراتی کوردستانە بەڕاستەکەی ناجی پارتی بەم ئیتیجاها ئیشی کردووە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە بەڵام لە تەنیژ ئەمەیە یەکێتی نیشتیمانی کوردستانی ژەبێ بەڕاستیەکەی هەست بە بەرپرسیارەتی بکات لە هەندێک بابەتە ناکرێت تۆ لە ناو حکومەتا بیت و بەشیشی گەورەش دەبێت لە ناو حکومەتا و جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە بەڕێز کاک قوبادە کە من بەش بە حاڵی خۆم بەڕاستیەکەی کۆمەڵە کاری باشی کردووە بەڵام ناکرێت بەشیشی گەورەی یەکێتی نیشتیمانی کوردستان خەریکی ڕوخاندنی حکومەتی هەرێمی کوردستان ئەکرێت تۆ ڕەخنەت هەبێت ئەکرێت تۆ نەخێت ڕەخنە بە معنای ڕوخانەکەی ناڵم ڕەخنە بە معنای جدیەتەکەی ناڵم ڕەخنە بۆ مانایان ناڵم کە بەڕاستیەکەی ئەگەر هاوسەرۆکی شیشێتی ڕێغڕێی هەبوو بێت ئەوە ئێمە پارتی تر دنیا بخاتە قیامەت و بڵێ کەعبە کەس بووەوە و حکومە دەڕوخێنە هەموو کەس باشەزانێت لە هەرێمی کوردستانە نخبەی سیاسی نخبەی ڕۆشنبیری هاونیشتیمانی باشەزانێت بەشێکی شیشمانی کوردستان بەڕاستیەکەی لەگەڵ ئەوە دانین کە پێگەی حکومەتی هەرێمی کوردستان و کابینەوەی بەهێز بێمە واقعەکە کە پێویستە ئینسان احترام بە کۆمەڵە واقع بکامە مانای ئەوە نییە کە هەواڵانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕاستیەکەی تێڕایگەشی خەریکی ڕوخاندنی حکومەتن مەسەڵەن من نمونەیەکێ باسی کەم کە ئەمەیان باشێ بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان نەک بۆ پارتی ڕێکەوتنی هەولێر و بەغا لەم چەند ڕۆژەدا کە کراوە بەرهەمێکی گەورەی سەردانەکەی کاک مەسرور بووە و لەگەڵ کاک قوبادا بووە کەس ناتوانێت ئەمەڕ لە ڕۆڵی کاقوبات کەم کاتەوە لە ناو حکومەتی هەرێمی کوردستانە بڵێ کاقوبات خەریکی ڕوخاندنی حکومەتی هەرێمی کوردستانە نە خەریکی بەهێزکردنێتی بە پێچوانەوە ئەمە ڕۆڵێکی باش بووە کە پێویستە هەموو کادری شیشێتی و پارتی و خەڵکی کوردستان بەڕاستیەکەی ئەم ڕۆڵەی ئەم بەبەرز بنرخێنێ نەتیجەکەی ئەوە بووە ڕێکەوتنیەک دروست بووە لەم ڕێکەوتنەدا بەڕاستیەکەی بەڵێ 320 میلیارد بەڵێ ڕێکەوتنیی باش بووە ئەکرێت ئەنی بنەمای ئەم ڕێکەوتنە بکرێتە تێستێک بۆ گەڕانەوەی ناوچە دابڕاوەکانی تر ئەکرێت بکرێتە تێستێک بۆ دانیشتن و دانوستانکردن لەگەڵ ئەوە نقطە ئەساسیەکەی کە گەر یەک ئیرادە بێت بێگومان ئەماتوانین بڵین هێزێکە ئەمە فاکتەرێکی باشە بۆ ئەوەی ئیرادەکانی پارتی و یەکێتی و سڕاعەتەکان وەلا بنێت ئەو کاتە هێزەکان ئەگەر ئێمە بتوانین هێزەکان یەک بخەین من پێشم وایە حکومەتی عێراقیشێتە سەرخەت ئەتوانین سوودێکی باش بە خەڵکی کوردستان بگەێنین ئەتوانین بەشێکی باش لە موچەی خەڵکی کوردستان دابین بکرێت بەڵام بەڕاستیەکەی ئەمە بە حەقە دێمە ئەمە باسکەین بە ڕاشکایی ئەمە باسکەین ناکرێت مەسەلەن داهاتە گومرگەکانی شاری سلێمانی بەڕاستی نەچێتەوە خەزیێنەی حکومەتی هەرێمی کوردستان بۆ مەفهومە یا بۆ بیرکردنەوەیەوە بێ کە من بە شێوەیەشی غێر مباشر لە حکومەتی هەرێمی کوردستانی پێبدەین من ئەمە وچە نەزەری منە چووکم بەپێی هەموو ئەو لێدوانانە بەپێی وەزیری دارایوتی هەموو مەرزەکانمان ئاگادارین و هەر هەلامان کادا وەزیری دارایی چەند جار لێدوانی یاوە ئەڵێت بە شێوەیەکی داتاکان بە شێوەیەکی ڕاست و دروست ناگاتە ناو وەزارەتی داراییەوە لە تەنیژ ئەمەدا ئەندامی سەرۆکی فراکسیۆنی گۆڕان کاک عەلی حەمەساڵا بە ئاشکرا لەسەر شاری لەسەر تەلەڤیزۆن لە یەکێک لە کەناڵە ئەعلامەکان کە من نامێناوەکە لێرەدا بڵێم ئەڵێت داهاتەکان ناچێتەوە ناو وەزارەتی دارایی و لەسەر خاڵە سنووریەکان بڵێ پێت وایە ئەوەی ئیبراهیم خەلیل و بێگومان حاجی ئۆمەرانیش بچێتەوە ئەوێ بە قەناعەتی من خۆ ئەگەل ئەوەی ئیبراهیم خەلیل و ئەوەی حاجی ئۆمەرانیش نەچێتەوە مە خاڵی ئەمە لایەنێکی سلبی خراپە بۆ حکومەتی هەرێمی کوردستان خۆ کاتێک کە من باز لەم بابەتەکەم چۆن باز لە خاڵە سنووریەکانی شاری سلێمانیەکەم دەبێنی دۆکی شوینی زاخۆش و وینی حاجی ئۆمەرانیش بچێتەوە حکومەتی هەرێمی کوردستان ئەگەر بێت و ئێمە سڕاعاتی سیاسی ململانە سیاسیەکان نەبێتە ململانەی سیاسی شخصی تاکی حیزبی ببوورە بنەماڵەیی بێگومانم کامە شتێکی ئاساییە داهاتەکانی دەچێتەوە ناو حکومەتی هەرێمی ئەمانە توانم بڵێم کۆمەڵی کێشەن کامووی وەکو شێوەیەکی گرێدراون بە یەکتریەوە بۆ ئەوەی ئێمە ئەم گرێچۆرانە بکەینەوە لە ناو هەرێمی کوردستانە بۆ ئەوەی با بڵێن ڕێکەوتنی بەغا و ئەوەی کە پێ ڕێکەوتنی بەغا و لەگەڵ هەولێرا بێتە خاڵی وەرچەرخانن بۆ دروستکردنەوەی جاری کە متمالە لە ناو قیادی سیاسی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان و دانیشتنی کۆبوونەوەی مەکتەبی سیاسی ئەم دوو حیزبە بەڵام بە بەوچێنی من کۆبوونەوەی مەکتەبی سیاسی پارتی یەکێتیە بێ بەرهەمدار بێ نەک تەنیا بۆ بێ دامنیشن بەرامبەر یەکتری و بەڕاستیەکەی کاتێک کە لە ژوورەکانە دێنە دەرەوە بەڕاستیەکەی ئەو ڕێکەوتنەی کە
لەسەر مێزەکانی ئیمزایەکەن و جێبەجێ نەکرێت کاتێک کە تۆ دانیشیت بەڕاستەکەی ئیرابێ بەو نیەتەوە دابنیژی کە ڕێکەوتنەکان وەکو خۆی جێبەجێ کرێت ناکرێت بۆ نمونە من باسیەکەم کاگنیێکی چەند جار هەڵیەوەی دابوو کە کۆبوونەوە لەگەڵ مەکتەبی سیاسی یەکێتی شوێنی کوردستانەگا بوو کاگەنۆریش فاشل بوو نەیتوانی بۆ سکرتێری مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان کاک کاظم میلانی ئێستا تەلەڤیزۆن حتا تحدیدی ڕۆژەکەشی کرد بۆ دانیشتان جارێکە بەداخۆ لەلایەن هەواڵانی مەکتەبی سیاسی یەکێتی شوێنی کوردستان و ئەڵقەرەی خراوە بەردەم کاک سعدی پیرەش تاکیدی لەو بابەتە کردوێتەوە ئەمانە ئەم شتانی کە ئێمە باسیەکەین هیوادارم وەکو سراعاتی حیزبی باز نەکرێت وەکو ئەوە ئێمە باسی بکەین کەوانە بێت تێپەڕێنرێت جارێکە جۆرێک لە نیەت جۆرێک لە متمانە بگەڕێتەوە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان تواناکانی خۆیان بخەنە گەر بۆ وەلانانی هەموو سیراعاتانە دۆخێکی لەبارتر باشتر بۆ خەڵکی کوردستان دەستەبەر کرێ زۆر باشە کاکزانەکە گەنوەریانی بۆ چارەسەرکردنی هەموو ئەو کێشە و گرفتانەی کە هەیە کە هاوڵاتی زۆر ماندوو کردو ینی ڕەنگە ئێستا خەڵکێکی زۆر بێتاقەت بێ لەوەی کە مثلا 57 ڕۆژە موچەی وەرنەگرتو ینی چ بتوانێت ئەمە بۆ کادری یەکێتی بۆ پارتی بۆ ئیسلامیەکان بۆ گۆڕ بۆ هەمووی ڕاستە یعنی چارەسەرێکی جەزری کامەیە ینی حەقیقی بە تایبەتی مەسەلەن ئێستا بینی ئێران و ئەمریکا ململانەیەکی قورسیان هەیە لەسەر خاچی عێراق کاکزانە هەم تۆ هەم کاکزانەی تریشبا من ینی بۆ چوونێکەیە با ڕاستی کێنەوە ئێمە ئەگەر حکوومەتەکە هەمووشی بەدەستێتی نیشتیمانی کوردستانەوە بێ لە زاخۆ تاخانەقی کاقوباجی سەرک وەزیران بێ ئێمە ئەم ڕەخنانە لەکوێ هەبیگرین مەسەلەن بەڵام پارتی پێی وایە ئەمە بۆ ڕوخانە ئەمە بۆ ڕوخان نییە ئێمە نەقدیەکەین چاکسازیمانەوێ ئێمە پێمان خۆی ڕۆژنامەنووسێک لە فلان شو لە سلێمانی لە هەولێر بگیرێ ئیتر مەسەلەن لە سلێمانی بەیانێک دەرەکەین یەکێتی خۆی لەگەڵە گونجێنێ و تۆ زەنیگەرانە بێ پارتی نایکە ئەڵەنە مەسەلەن ئەمە ناکاتەوەی منەمەوێ بیرڕوخێنم کاکە ئێماڵین نەود ئەدزرێ پارتی خاتە سەر خۆی ئێماڵین گومرگەکان نایەتەوە کەچی ئەوڵێ مەسەلەن گومرگی باشما بەس ئەی باسی برایم خەیلەکەین ئەڵێەوەتانێ حکومت بڕوخێنن نا ئێمە کە باسی گومرگەکەین ئەی باسی باشماقیش و برایم خەیلەکەین یەکێتی ئەڵێ بەڵێ وایە بەڵام پارتی ئەڵە نا بۆ باسی برایم خەیلەکەن زۆر دەڵاسبوون قسەکان تاوکە ئێمە ئەم حکوومەتە سەدی بەدەست خۆشمانەوە بێ ئەم قسە ڕەخناگرین هەر ڕەخناگرین و جا مەسەلەن ئەجا چێپ گرتومانە کاکە کابینەی جەنابی کاکۆسەد بدەستێمەوە بۆ جەنابی دکتۆر فواد بدەستمەوە بووە مامجەلال جەنابی مامجەلال سەر کۆمار بووە ڕەخنەمان کردو قسەمان کردو بەڵام جیاوازیەکەەوەی ئێمە ڕەخنە قبوڵەکەین پارتی دیموکراتی کوردستان کەمتر قبولیەکە ئەمە یەک دوو هەم کاکە خۆگەرگلەیەکانی ئێمە واقعی نییە 2 مانگ لەمەوە پێش هەفتا بەرپرسی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە دهۆک ئەوە کاڵی پەپولە نێگرتووی ئیسلامی نارتە هەمیان نار نەماڵەوە بۆچی وتبیان ئێمە سەرۆکی حکوومەت بانگەکەین بۆ ئێرە بۆ لێپرسینەوە وتیان یا ئیمزاکانتان نەخشێننەوە یان دەرتانەکەین لە پارێزگایەوە یەکگرتوو معەزەز و مکەڕەم لە دەرەوە وتیان کاکە دێنە دەرەوە تەبیعیە ئەخ کاکە خۆ یەکگرتوو پەپولەیە خۆ چەکداری هەیە نەهێزی هەیە بۆچی هەوویتان دەرکرد هەفتا کەس بدیر هەفتا ئەندامی ئەنجومەنەکانیان هەمویان باشە مامۆستا علی باپیر کاکە گیان ئەوە 2 ساڵی پات دیموکراسی مەرحەبای ناکە خۆی چێتە بەغا ئەزای چۆ لە بەغا داوەتیەکە ئەڵەگەن میجوتیاران بنێرن خۆی پیاوێکی ساڵەحە هەوڵی چاکسازی لە وڵاتادا ئێمە مەسەلەن تۆ دژایەتیەکەی ئەو لەگەڵ ئەوە مەسەلەن جا تۆ سەیریان پارادۆکسە کە مەسەلەن ئەوە خۆی ئێستا باسی گۆڕاند کرد بەو سیاسەتە پۆپۆلیستی هەیەی بەڵام ئێستا و ببینیانەوە ناچێ کاکە ئێوە سەردەمێک ئاوە بۆ سەردەم بەڵام هەمووانە بە شوێنی خۆی دوێنێ ڕاستەکە دوێنێ شەو جەنابی پارێزگای سینەمای لەسەر مێزە قسەی کرد دا بەرابەری من تۆ گلەیی هەیە ئەڵێ ناعەدالەتی هەیە ئەڵێ نایەکسانی هەیە ئەڵێ فەرقەکرێ لە بینی سلێمانی هەولێر ئەوە بابە قسەکە ئەوەیە کە کاکجان ئێمە ئێستا ئەگەر قەرار بێت تا سبەینێ دانیشین مەسەلەن قسە بکەین لەسەر ئەمانە نابڕێتەوە بەڵام قسەکە ئەوەیە تاسیل حاصلەوەی پارتی دیموکراتی کوردستان خۆی لە ئەکسەریەتم خۆی لە حکوومەتەکە زۆر نیە بەدەست منەوەی کاکە یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن دانیشتەکان ئەسڵەن ئاخربان بۆ جەنابی ڕاستکەمەوە یەکێتی نیشتیمانی ڕازیە لە بارەگای سەرۆکی هەرێم کۆبوونەوەی مەکتەبی سیاسی بکە پارتی دیموکراتی کوردستان نابێ نایە ئەمە یەک دووهەم پارتی دیموکراتی کوردستان ئەڵێ من لەگەڵ جەنابی هاوسەرۆک لە هەورشێخ جەنگی دانانیشم دەی ناچین بۆ کۆبوونەوەیەوە تۆ نابێ فەرزیکەی بەسەرمان لەگەڵ چێ ئێمە فەرزمان کردو لەگەڵ کاک مەسعود دانیشین یا لەگەڵ کاک نێچیریا لەگەڵ مەسعود شتیوامان نەوتووە وتومانە چێ دێ سەر و سەرچاوم ئێمە دوو لایەنی سیاسین کۆنگرەمان کردووە دوو هاوسەرۆکە بژێنراوە مەکتەبی سیاسیە دێ لەگەڵمان دانیشی بەو خوازەی کە خۆمانێ بنەنێرێ
لەگەڵ من دانیشێ نابێت تحدیدی کا لەگەڵ ئەم دانیشم و لەگەڵ ئەو دانانیشم ئەمە ناچێتە سەر ئەمە خزمەتی خەڵکەکە خزمەتی حکوومەتێکی کاکزانەوە گوایە تو ئەم شە منە بان کردۆم بڵم لە کاکزانە دانانیشم من تۆڵی تۆ کاکە میوانی منی دانیشین جا لەبەر ئەوە کاتە دەم کاکەزانەجان لەبەرەوە یەکێتی نیشتیمانی دڵنیا بە ناچێ بۆ دانیشتێک کرد بۆی تهدید کرێت تۆ لەسەر ئەو مێزە دانیشی تۆ دی ئەوە ناچێت بۆ دانیشتنی ئەوە و ئەگەر پارتی دیموکراتی کوردستان ئەسەر لە هاوسەنگی بارودۆخەکە ڕانەگرێ یەکێتی نیشتیمانی کوردستان تەڕهێکی کردووە ئێمە لا مەرکەزی ئیداری و ماڵیمانەوێ ئەمە ئەکەین ئەمە ڕێکەوتنیش بووە ڕێکەوتن بۆ کاگەنوەر بڵێ ڕێکەوتن بۆ لە نێوانیشتی و پارتی لە وەرەقەکەیە هەبووە ڕێکەوتنە پارتی دیموکراتیان ڕێگەلەی لە ڕێکەوتن لەولا مەرکەزیەتە ئیداریە نییە گلەی لە مەرکەزە مالیەکە هەیە بۆ ئەمە علامەتی سیفامی خاتسەر کاکە خەڵکی سلێمانی وەکو پێم وتی بسەن داوای نەوت لە محافزەکە خۆ محافز ڕاستە و هەواڵەوە بەکر گۆڕانە کاکە واقعێت دەڵێ خەڵکی سلێمانی لێی رازین بەڵام قسەکە لە کاکە ژیان من ئەم ئیمکاناتان نییە مەسەلەن ئەڵێ جادەی 100 مەتری ئەڵێ داوای قەرەبووکەم کردو دووسێ مانگە ئەو قەرەبووی ئەو گرفتانی دەسەڵاتێکی ئیداریە دەسەڵاتێکی ئیداریە بمەنێ پارەکەم بنێ بە حەلیکەم باجا دەسەتێکە نەوەستێ ئێکاکزانە ئەگەر ئەمە لە هەولێر بێ ئەمە خەڵی بۆ دروستەکرێ نا ئەوە لە هەولێر 150 نازام 200 دروستەکرێ باشە کاکە لێرە باشە کاکزانە باشە من پێم خۆشە بەڵام پێشم خۆش نی ئەرقەلە بۆ ئەو بەکە دروست بکرێت باشە زانی با بینە سەر خاڵێک یعنی من بە کورتی بێ کاکزانە من پێم وانییە بەڕاستی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بچووک بێت بەڕاستی پارتی دیموکراتی کوردستان پێی بڵێ من لەگەڵ سینا دانانیشمە بێت ساد دانانیشمە من پێم وانییە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەندە بچووک بێت لەو حەجمەیە بێت یەکێتی لە گەورەی دانانیش لە گەورەی من پێم وانییە ینی سوورەکە بۆ جۆرە بێت پارتی چەند ڕۆژێک لەمەوە پێش لە هادی کۆچی خوا لە خۆشبۆ باڵمام جەلالە جەنابی سەرۆک مەسعود بەرزانی کاک نێچیرەوان کاک مەسرور هەموو بنەماڵی بەرزانی پرسە و سەرخۆشی خۆیان ئاراستی کاکوبات کردو ئاراستی کاک پاڤێڵ کردووە ئەگەر بابەتەکە مەسەلە حساسیت بێت و کۆمەڵە شت بێ پێم وانییە ینی ئەوە نا بابەتەکە ئەوە بچووک بێت ینی قیادی سیاسی پارتی دیموکراتی کوردستان کە تاریخێکیانەیە لە ئیش باشە ئەو پەیامە کاکزانە پەیامی لەو جۆرە پرسیارەکە لێرە ینی بۆی چینۆ ناوەڕۆکی بەرنامەکە پرسیارەکە لێرە ئەوێ مەسەلەن ئەو پەیامانە گەر بەردەوام بێ پەیامەکە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بێ بۆ پەیامی دەستی هاوکاری درێژکردن بێ ئێمە هەمومان ئەم دۆخە تێپەڕێنین باشتر نابێ با ڕەشکاوانە قسە بکەین بەڕاستیەکەی دۆخێگەیە لە شاری سلێمانی ئەوەی کە پێوە دەی فرەکیۆخایی هەرێک بە هەوەسی خۆی خەری شێوەیەکە کە سلێمانی بکە بە تاپۆ بۆ خۆی یەکێک هەڵەسێ نیوەی شاری سلێمانی تاپۆ کاتە سەر خۆیەکە ئەرز دروزەکە ئەمە فاکتی لە پشتە مەسەلەن ڕاستیە بەڕاستی بەڵاوی کە طبعاً ئەم هەموو ئەعلامە ئەم هەموو سایتە کە باسی ئەم حاڵەتاناکە پێم وانییە بەڕاستیەکەی بابەتێک بێ کە لە هەڵبەسراوە بێ ئەم بابەتە باشە بایمە واقعیانە قسە بکەین مانای چییە؟ شاری هەولێر کە من بە خۆشحاڵی و حەزەکەم شاری هەولێر بەیەکێ لە شارە جوانەکان لە هەرێمی نەک لە هەرێمی کوردستانە لەسەر ئاستی دنیای دەرەوە سەمەتریەکرێت دووسەیەکرێت سێسەیەکرێت ئێمە نابێ با بڵێن غیرە سیاسیەکەمان وامان لێ بکە پێمان ناخۆش بێ ئەو با بڵێن حەملە عەلانیە بەیانمەتی کاگەنەوە ئەو جۆرە کارانی کە لە هەولێرا کرێت ئێمە پێمان ناخۆش بێ من پێم خۆشە لێ بکرێ و لە سلێمانی شاب کرێ بەڵام پرسیاری حەقیقیەوەیە کاتێک کە لە هەڵبژارنەکانی ڕابردوودا بزوتنەوەی گۆڕان ئەیباتەوە ئەبێت با بڵێن محافظ بن بە بزوتنەوەی گۆڕان کە برادرانێکی نیشتیمانی کوردستان ئەڵێ ئێمە وەکو سینیشی هاتوون ناخێنە بەردەم بزوتنەوەی گۆڕان کاکە خۆمە پارتی دیموکراتی کوردستان ئەمە 2 ساڵ ئەخەمە لە سیستەمی سیاسی و ئیداری هیچ وڵاتێکانی کاکزانە 2 ساڵ تۆ بیبیتەوە 2 ساڵ بڵێ وەڵام من 2 ساڵ ئەدەمێ 2 ساڵەکەی کابێ خۆم بم ئەمانە هەمووی کێشەن کاکزانایشان بەڕاستیەکەی من پێم وانییە ئێمە محافظ ئەبێ بین بە گۆڕان بەڵام مدینە هەمێک لەسەرەوەی توێتی سەرۆژ حکومەت بێ دەرەگەن ناوانییە خۆ یەکگرتووی ئیسلامی کوردستان مەکتەبی سیاسی گرتووی ئیسلامی کوردستان کوا بەیانی دەرکردووە لە سەرۆی بڵێ وەڵام مدیر عامەکەمان دەرکرا بەڕۆی کاک مەسرومان بانکردە ناو حکومەتی هەرێمی کوردستان کارێکی زۆر باشیان کردووە جێگای دەستخۆشیە کاک مەسرور چۆتە ناو پەرلەمانەوە لەگە کاقوبادا چۆتە ناو پەرلەمانەوە بەڕاستیەکەی ئێمە بە خاڵێکی ئیجابی باسی ئەمە بکەین خۆمە خاڵێکی بەڕاستێکی زۆعب نییە گە سەرۆکی حکومەت زۆر باشە کاکەزانە من کاتم تەواو بوو سەرنجی بەڕێزت بە کورتی
وڵی من هیوادارم بەڕاستیەکەی ئەوەی کە پێی دەوتێ کادری حیزبی ئەوەی کە پێی دەوتێ نخبەی ڕۆشنبیر ئەوەی کە پێی دەوتێ خەڵکانێک کە بەڕاستیەکەی هەمی ئەویان بێت کە خزمەت بکەن لە هەرێمی کوردستانە چ لە ناو پارتیا بێت چ لە ناوی کێتیشمانی کوردستانە بێت بەڕاستیەکەی ئەبێ لەسەر مەسەلە گرنگە ئەوەی کە پێ دەوتێ مەسلەی گشتی بەڕاستیەکەی ئەبێ هەموو یەکدەنگ بێ و هەر یەکە لە ناو حیزبەکەی خۆی و فشارێک دروست کە لەسەر قیادی سیاسی خۆی بەڕاستیەکەی ئیتر لەمە دو خەڵکی هەرێمی کوردستان توانای ئەوەی نەماوە بەردەوامی بدا بوو دۆخی کە 6 ڕۆژە موسە نەیداوە و ئەرکی سەرشانی بە دەرەجەیەکەم پارتی دیموکراتی کوردستان و سەرۆشی حکوومەتی هەرێمی کوردستانە اینجان جێگرەکەشێتی کە بەڕاستیەکەی بێ قوتی خەڵک دابین بکە ئیتر دابینەکە بێ دابینی سپاس دەکەم کاگەنوەر دوا سەرنجی بەڕێزت کاکزانە دوا قسەکارەوەیە پارتی دیموکراتی کوردستان بێ مرونەتی زۆرتر بمێنێ و بزانێ کە یەکێتی نیشتیمانی کوردستان شەریکە لە وڵاتەیە و ئەجێندایەکی هەیە بۆ خزمەتی خەڵک بۆ کارکردنە بۆ پرۆسی حیزبی بوونی بۆ پرۆسی دیموکراسی بوونی کۆمەڵگا ئەوانەیە ئەبێ ملدا بۆ ئەم داواکاریانە ئەگەر نا مەسەلە لا مرکزیەکە بێ تەطبیق کرێ لە بەڵام ئێمە لەگەڵ ئەوین کە حکوومەت موحد بێ یەکگرتوو بێ سەرکەوتوو بێ وەلەو ئەزمە و قەیرانانەی کە هەیە دەربازی بێ مثلەن ئەگەر ئێمە قەرارە ڕەخنەمان لە حکوومەت گرت بێ کە حەقی خۆمان بووە یعنی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەی مەسەلەن ئەوی کاقوبادی ژێکا لەبەر چای بگرە تۆ باسی کاک مەسرورەکەی جارێک چۆتە بەغا کاک مەسرور کاک خوبا شەر جار چووە ئێ باشە ئەمەش لەبەر چاو بگرە بەڵام کە من ڕەخنەیە بگرم تۆ پێ دوابێ ڕوخاندنە ئەمە جیاوازیە فکری و سیاسی و عقلێتیەکەمانە لەبەرەوە دیسانیش ئەوەی حکوومەت هەرێمی کوردستان بەرپرسیارە لە ژیان و کەرامەت و سەلامەت و ئەمنیەتی خەڵک و نابێ هیچ کەس مەسەن سوکایەتی پێ بکرێت نابێ خەڵک بژیرێ نابێ ڕۆژنامەنووس لێ بدرێت سوکایەتی بێ بکرێ و نابێ هیچ خەڵک ناتوانێت ئەو بیانوانە قبولکە کە تۆ پارە نییە مەسەلەن خەڵکە پرسی ئایا فلانە مەسوول وەکو منەژی نەخێ ئەم بودجەی بەرپرسە باڵاکان وەزیرە ئەندامپەڵە ئەبێت لەمە زۆر کەمتر بکرێتەوە بێ لەگەڵ ژیانی خەڵک یەکسان بێ مەسەن ماخول نێ مامۆسایەک 300 ناریە سێمان نایەتی و بەڵام وەختێ وەزیرێکمانی 6 ملیۆن ناوەرەگرێ ئەمە هیچ نیتیان نییە بەڕاستی و ئەنواع مستەفیدە بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسە لە ژیانی خەڵک لە دابین و ئەگەر چارەسەری نەکە ئەم قەیرانانە خەڵک ناتوانێت بەردەوام چاوەڕێ بێ و بە نەزەری من سەرکێشێ بۆ فەوزا بۆ گرفتی گەورە بۆ نادادی هەیە نەعەدالەتی هەیە پێش هەموو شتێکە بێ ئەو مەسەلەی ڕۆتینیاتی ئیداریە چارەسەر بکرێ و ئەو چاکسیازیە زوو هەنگاو بدرێ و ئەو نەعەدالەتی هەیە بگۆڕدرێ بۆ عەدالەتی بەداخەوە کە نەعەدالەتی زۆر لە هەرێمی کوردستان زۆر سوپاس بۆ بەڕێز ئەنوەر حوسێن کادری پێشکەوتی یەکێتی نیشتیمانی کوردستان سوپاس بۆ بەڕێستان هەروە سوپاس بۆ بەڕێز زانا تۆفیق کادری پێشکەوتی پارتی دموکراتی کوردستان سوپاس بۆ بەڕێزتان سوپاس بۆ هەردوو بەڕێز بینەرانی خۆشەویست لە کۆتایی پانۆرامادا بە هیوای ئەوەین کە هەموو لایەکتان ساف و سەلامەت بن و خوای گەورە هەموو لایەکتان پارێزراو بکات سوپاس